بینەرانی خۆشەویست سڵاوێکی دووبارەتان لەبێت بە پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی پێکی کۆمەڵا هاتووینەتەوە خزمەتتان تا کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ لەگەڵمان بن. چالاکی تەبلیغی لە شارەدەی نێ مەریوان بە بۆنەی نوێی خەرمانان ساڵڕۆژی شەهیدبوونی کاک فواد. شەوی چواری خەرمانان دۆستان و هەوادارانی کۆمەڵە لە شارەدەی نێ بە بڵاوکردنەوەی تراکتی تایبەت بە نوێی خەرمانان بە شێوەیەکی بەرین ڕێزیان لە یادوناوی کاک فواد یەکێک لە ڕێبەران و دامەزرێنەرانی کۆمەڵە گرت. ئەو تراکتانەی کە بڵاو کرابوونەوە بە وێنەی کاک فواد و وتەکانی کاک فواد وەک دەسەڵاتە دیکتاتۆرەکان تەنیا بە هێزی جەماوەر و هێزی پێشمەرگە مل بە خواستی سیاسی و نەتەوەیەکانی گەلانی ژێر دەست دەدەن. خەڵکی هەژار و زەحمەتکێشی کوردستان دەبێ ڕێکخراو بن و هێزی پێشمەرگەیان بێت تا بتوانن بەرەنگاری لە خواست و مافەکانیان بکەن. هەروەها لە بەشێکی دیکەی ئەو تراکتانەدا هاتبوو گیانبەختکردنی کاک فوادی ڕابەر خەسارێکی گەورە بوو لە کۆمەڵە و بزوتنەوەی کوردستان کەوت و بەو شێوازە لاوانی خەباتکاری شارەدەی نێ بەڵێن و وەفای خۆیان بۆ درێژەدان بە ڕێبازی کاک فوادی ڕابەر دووپات کردەوە. لە درێژەی کار و چالاکی ئەم هاوڕێیانە لەسەر جادەی سەرەکی نێ بۆ مەریوان تابلۆکانی سەر جادەی ولەژێر کانی سانان دەهیاری سەردۆش و چایخانەکان وێنەی کاک فواد و تراکتی تایبەت بە خەبات و تێکۆشانی ئەم ڕێبەرە خۆشەویستەی خەڵکی کوردستان بڵاو کرابوونەوە و ڕێزیان لە خەبات و تێکۆشانی ئەم ڕێبەرە کوردە گرت کە لە خەباتی چەکداری و بەرەنگاری نەتەوەی خەڵکی کوردستان بە دژی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. چالاکی تەبلیغی بە بۆنەی نوێی خەرمانان لە بۆکان. ڕۆژی هەینی شەشی خەرمانان چالاکان و هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری بۆکان بە بۆنەی نوێی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی کاک فوادی ڕابەر چالاکیەکی بەربڵاوی تەبلیغاتیان بەڕێوە بردووە. هەروەها بە بۆنەی مەحکومکردنی کردەوەی تێرۆریستی بۆمڕێژکردنی بارگای ناوەندی کۆمەڵە تێکۆشەرانی نهێنی دەستیان داوەتە نووسینی دروشم و ئاڵای کۆمەڵە و کوردستانیان لەسەر بەرزاییەکانی شار هەڵکردووە. ئەو شوێنانەی کە لە بۆکان چالاکی تێدا بەڕێوە چووە بریتین لە پارکی بوستان لە بەرامبەر کوی محەممەدیە، ماڵەکانی قەدیم فەرهەنگیان لە بەرامبەر ناڵشکێنە و دەبیرستانی چاردەی خۆرداد. بەردەوامی چالاکی تەبلیغی بە بۆنەی نوێی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی کاک فواد. هاوڕێیانی کۆمەڵە بە هەڵکردنی ئاڵای سووری کۆمەڵە و دانانی تاجەگۆڵ وەک هەمیشە و ساڵانی ڕابردوو بەڵێنیان نوێ کردەوە کە تا گەیشتن بە ئاوات و ئامانجەکانی کۆمەڵە و کاک فواد درێژە دەری ڕێباز و سیاسەتەکانی کۆمەڵە بن. هاوکات لە لایەکی دیکەوە لە گوندەکانی سەردۆشت پیرسەفا دەرەتفێ بە بۆنی نزیکبوونەوە لە نوێی خەرمانان وێنەی کاک فواد و تراکتی تایبەت بە نوێی خەرمانان کە بە وتەکانی کاک فواد وەک خەڵکی کوردستان دەبێت ڕێکخراو بن و هێزی پێشمەرگەیان بێت تا بتوانن بەرەنگاری لە خواست و مافەکانیان بکەن و هەروەها شەهیدبوونی کاک فواد خەسارێکی گەورە بوو کە لە بزوتنەوەی کوردستان و کۆمەڵە کەوت ڕازابوونەوە. هەموو ساڵێک لە ڕۆژەکانی نزیک بوونەوە لە نوێی خەرمانان لە سەردەم شار و ناوچەکانی کوردستان وێنەی کاک فواد و تراکتی تایبەت بە نوێی خەرمانان بڵاو دەکرێتەوە. چالاکی بە بۆنەی نوێی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی کاک فواد لە سەردەشت. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا چالاکان و هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شارۆچکەی ڕەبەت سەر بە شاری سەردەشت بە بۆنەی نوێی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی کاک فواد مستەفا سوڵتانی ڕێبەر و دامەزرێنەری کۆمەڵە دەستیان داوەتە چالاکی تەبلیغی. تێکۆشەرانی کۆمەڵە لە سەردەشت بە بڵاوکردنەوەی تراکتی تایبەت بە نوێی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی کاک فواد ڕێزیان لە تێکۆشانی ئەو ڕێبەرە مەزنە گرتووە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغیان تێدا بەڕێوە بردووە بریتین لە شارۆچکەی ڕەبەت، فەلەکەی مامۆستا هەژار، پۆمپی بێنزین، شەقامی لەیلانی و مزگەوتی ئیمام شافعی. هەروەها ئەو چالاکیانە لە گوندەکانی لەیلانی، گوڵی و هورموزاوای ناوچەی سەردەشت بەڕێوە چووە. چالاکی تەبلیغی بە بۆنەی ساڵیادی گیانبەختکردنی کاک فواد بۆ جاری دووەم لە مەهاباد.
ڕۆژی شەمە ڕێکەوتی حوتی خەرمانان چالاکان و هەڵسوراوانی کۆمەڵە لە شاری مەهاباد بۆ بەڵێن نوێکردنەوە لەگەڵ ڕێباز و ئامانجەکانی کاکفوات دەستیان داوەتە چالاکی تەبلیغی و نووسنی دروشم لەسەر دیواری گەڕک و شوێنە گشتیەکان لە مەهاباد. ئەو شوێنانەی کە چالاکیان تێدا بەڕێوە چووە بریتین لە مەیدانی ئیستقلال، تەپەی کاودان، باغی شایگان، پشتەپ بەری مەدرسە و پشتەپ بەری شیلانان. چالاکی بەربڵاوی تەبلیغی لە مەریوان بۆ سێهەمین جار بە بۆنەی بەرزڕاگرتنی یادی کاکفوات. ڕۆژی شەمە ڕێکەوتی حوتی خەرمانان کۆمەڵێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە لە ناوچەی مەریوان بۆ بەڵێن نوێکردنەوە لەگەڵ ڕێباز و ئامانجەکانی کاکفوات وەک نەریتی ساڵانی پێشوو سەردانی تاڵەسواریان کرد. یەکێک لەو هاوڕێیانە سەرەتا ئاماژەیەکی کورتی بە ژیان و خەباتی کاکفوات کرد و لە وتەکانیدا ئاماژەی بە ڕۆڵی ئەکتیڤ و چالاکی ئەم ڕێبەرە جەماوەریە کرد کە چۆن بە قۆستنەوەی دەرفەتەکان ڕێکخەر و ڕێنیشاندەر بووە و کۆمەڵانی خەڵکی کوردستانی بە باشترین شێوە بۆ بەرامبەربوونەوە لەگەڵ دەسەڵاتەکانی پاشایەتی و دواتریش کۆماری ئیسلامی ڕێکدەخست. دواتر ئاماژەی بە هەوڵە نەزۆکە تێرۆریستیەکەی بارگای ناوەندی کۆمەڵە کرد و ڕایگەیاند بوو کە ئەمە نیشان لە ترسی هەمیشەیی بەرپرسانی ڕژیمە کە ئێستا زیاتر لە هەر کات لە خۆی نیشان دەدات. دواتر بە دانانی چەپکە گوڵی سوور و دووپاتکردنەوەی بەڵێنی خۆیان بۆ خەباتکردن لە پێناو ئامانجەکانی کاکفوات و کۆمەڵە تاڵەسواریان بەجێهێشت. شەوی شەمە لەسەر یەکشەمە کۆمەڵێکی دیکە لە هاوڕێیانی کۆمەڵە بە نووسینی دروشمەکانی بژی کۆمەڵە ئێستا کەش کاکفوات زیندووە و مەرگ بۆ تێرۆریزمیان نووسیوە لە لایەکی دیکەشەوە بۆ چەندمین جاری بەردەوام بە بڵاوکردنەوەی وێنەی کاکفوات مستەفا سوڵتانی تراکتی تایبەت بە نوێی خەرمانان دەستیاندایە چالاکی بەربڵاوی تەبلیغی. ئەو گەڕک و شوێنانە بریتین لە سەیرانگای زرێبار، گەڕەکی ئستادیۆم، پۆمپی بنزینی خۆرسەندی، گەڕەکی سەردۆشیەکان، کەمەربەندی، دانشگای ئازاد، دارسێران 1، دارسێران 2، گەڕەکی بیمارستان کۆن، مەلا بێسارانی، گەڕەکەکانی بەهاران و نەوبەهار. چالاکی بەربڵاوی تەبلیغی لە سنە بە بۆنەی ساڵیادی گیانباختکردنی کاکفوات نوێی خەرمانان. ڕۆژی شەمە ڕێکەوتی حوتی خەرمانان چالاکان و هەڵسوراوانی کۆمەڵە لە شاری سنە بە بۆنەی نوێی خەرمانان ساڵ ڕۆژی گیانباختکردنی کاکفوات مستەفا سوڵتانی ڕێبەر و دامەزرێنەری کۆمەڵە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی. تێکۆشەرانی کۆمەڵە لە سنە بە بڵاوکردنەوەی تراکتی تایبەت بە نوێی خەرمانان ساڵ ڕۆژی گیانباختکردنی کاکفوات ڕێزیان لە تێکۆشانی ئەو ڕێبەرە مەزنە گرتووە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە شەقامی شەشم بەهمەن، زانستگای پەیام نور، مەیدان مادەر، مەیدان بەسیج، گریاشان، نەخۆشخانەی تەئمین ئیجتیماعی، ویلاشار و شەقامی ژاندارمێری. لە درێژەی کار و چالاکی هاوڕێیانی نهێنی کۆمەڵە بە بۆنەی نوێی خەرمانان ساڵ ڕۆژی گیانباختکردنی کاکفوات مستەفا سوڵتانی هەڵسوراوانی نهێنی کۆمەڵە لە شارەکانی سنە، مەریوان، مەهاباد، سەردەشت، سەقز و بۆکان دەستیان دایە بڵاوکردنەوەی تراکتی تایبەت و نووسینی دروشم بەو بۆنەیە و ڕێز و خۆشەویستی خۆیان بۆ ئەو ڕێبەرەی کۆمەڵە دووپات کردەوە. راپۆرتێک لە پەیوەند لەگەڵ ئەو چالاکیانەدا دەبینین. لە درێژەی کار و چالاکی هاوڕێیانی نهێنی کۆمەڵە بە بۆنەی نوێی خەرمانان ساڵ ڕۆژی گیانبەختکردنی کاکفوات مستەفا سوڵتانی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شارەکانی سنە، مەریوان، مەهاباد، سەردەشت، سەقز و بۆکان دەستیاندایە بڵاوکردنەوەی تراکتی تایبەت و نووسینی دروشم بەم بۆنەیەوە و ڕێز و خۆشەویستی خۆیان بۆ ئەو ڕێبەرەی کۆمەڵە دووپات کردەوە. سنە هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری سنە بۆ سێهەمین جاری بەردەوام دەستیاندایە کاری تەبلیغی بە بۆنەی نوێی خەرمانان ساڵ ڕۆژی گیانبەختکردنی کاکفوات مستەفا سوڵتانی یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە و بەم شێوەیە ڕێزیان لەو ڕابەرە گرت و بەڵێنیان دووپات کردەوە کە تا گەیشتن بە ئامانجە بەرزەکانی کاکفوات درێژەدەری ڕێگای بن. بە پێی و هەواڵە ئەو گەڕەک و شوێنانەی کە لە شاری سنە چالاکی تەبلیغی تیاندا ئەنجام درراوە بریتین لە فەیزاوە، فەراح، جەوراوە، کەمەربەندی 25، شێخان و سیروس.
هاوڕێیانی نهێنی کۆمەڵا لە شاری سنە بە نووسینی دروشمی تایبەت بە نۆی خەرمانان ساڕۆژی گیانبەختکردنی کاک فواد مستەفا سوڵتانی ڕێز و وەفای خۆیان بۆ هزری ئەو ڕێبەرە دووپات کردەوە. پێشتریش هەر لە شاری سنە لە شەقامی شەشەم بەهمەن، زانستگای پەیامنور، مەیدانی مادەر، مەیدانی بەسیج، گریاشان، نەخۆشخانەی تامین اجتماعی، ویلاشار و شەقامی ژاندارمەری، زانستگای کوردستان، پارکی دیدگا، شاڵمان، بولوار کوردستان، سێڕێیانی ئەدەب، شەقامی وەکێڵ، مەیدانی ئەقباڵ، شەقامی ئەردەڵان، پارکی خەسرەواوە، شەقامی جامی و تازاوە، چالاکی تایبەت بە نۆی خەرمانان بەڕێوەچوو بوو. مەریوان کۆمەڵێک لا کچان و کوڕانی خەباتکاری کۆمەڵا بۆ بەرز ڕاگرتنی یادی نۆی خەرمانان ساڕۆژی گیانبەختکردنی کاک فواد مستەفا سوڵتانی ڕێوڕەسمێکیان بەڕێوە برد. لە لایەکی دیکەوە هاوڕێیانی نهێنی کۆمەڵا لە گەورەدەی و لە ژێر سەر بە مەریوان بە شێوەیەکی بەربڵاو دەستیاندایە چالاکی تەبلیغی و بەم شێوەیە ڕێزیان لە یادی کاک فواد گرت. سەقز هەروەها هەر لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شار و ناوچە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات، چالاکان و هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری سەقز با بڵاوکردنەوەی ترەکتی تایبەت بە نۆی خەرمانان ساڕۆژی گیانبەختکردنی هاوڕێی ڕابەر کاک فواد مستەفا سوڵتانی ڕێزیان لە هزر و کار و چالاکی کاک فواد گرت و بەم شێوە وەفا و خۆشەویستی خۆیان بۆ کاک فوادی ڕابەر دووپات کردەوە. بەپێی ئەم هەواڵە ئەو گەڕەک و شوێنانەی کە لە شاری سەقز لەلایەن هاوڕێیانی نهێنی کۆمەڵەوە چالاکی تەبلیغی تیاندا ئەنجام درراوە بریتین لە شەقامی ساحلی، مزگەوتی دوومنارە، سەرچەمی وەلیخان، کەریماوە، شارەکی دانشگا، بەهارستان و شەقامی سەیدی و شاناز. مەهاباد هەروەها لەلایەکی دیکەوە هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری مەهاباد بە نووسینی دروشمی تایبەت بە نۆی خەرمانان بۆ جارێکی دیکە ڕێز و خۆشەویستی خۆیان بۆ ڕابەری گەورەی کورد کاک فواد مستەفا سوڵتانی دووپات کردەوە. بە پێم هەواڵە ئەو شوێنانەی کە لە شاری مەهاباد چالاکی تەبلیغیان تێدا ئەنجام دراوە بۆ سێهەمین جاری بەردەوام بریتین لە گەڕەکی زەمینەکانی شارەداری، دانشگای مەهاباد و سارمبەگ. هەروەها هەر لە شاری مەهاباد هاوڕێیانی نهێنی کۆمەڵا لە چەند ڕۆژی ڕابردوودا بە نووسینی دروشم ڕێزیان لە یاد و بیری کاک فواد گرتووە و ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغیان تێدا ئەنجام درا بریتین لە مەیدانی ئیستیقلال، تەپەی کاودان، باغی شایەگان، بەری مەدرسە و بەری شیلانان. سەردەشت هەروەها چالاکان و هەڵسوڕاوانی کۆمەڵا لە شاری سەردەشت دەستیان داوەتە چالاکی تەبلیغی و با بڵاوکردنەوەی تراکتی تایبەت بە نۆی خەرمانان ساڕۆژی گیانبەختکردنی هاوڕێی ڕابەر کاک فواد مستەفا سوڵتانی ڕێزیان لە هزر و چالاکیەکانی کاک فواد گرت. بەپێی ئەم هەواڵە لە شارۆچکەی نەڵاسی سەردەشت چالاکی بەربڵاوی تەبلیغی بەم بۆنەیەوە بەڕێوە چووە. ئەو شوێنانەی کە لە شارۆچکەی نەڵاسی سەردەشت تراکتی تایبەت بە نۆی خەرمانانی تێدا بڵاوکراوەتەوە بریتین لە کەمەربەندی، جادەی نەڵاس، وەرگێل، مزگەوتی حەزرەتی عومەر، جادەی نەڵاز واوان، پۆمپی بێنزین، جادەی شیوەسەڵ و هەڵۆی و گەڕەکی کەشاوێ. بۆکان هەر لەم پەیوەندیەدا پێشتری چالاکان و هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری بۆکان بە بۆنەی نۆی خەرمانان ساڕۆژی گیانبەختکردنی کاک فوادی ڕابەر چالاکیەکی بەربڵاوی تەبلیغیان بەڕێوە بردووە. هەروەها بە بۆنەی مەحکومکردنی کردەوەی تەرۆریستی بۆ ئەمڕێژکردنی بارەگای ناوەندی کۆمەڵا تێکۆشەرانی نهێنی دەستیان داوەتە نووسینی دروشم و ئاڵای کۆمەڵە و کوردستانیان لەسەر بەرزایەکانی شار هەڵکردووە. ئەو شوێنانەی کە لە بۆکان چالاکی تێدا بەڕێوە چووە بریتین لە پارکی بوستان لە بەرامبەر کۆی محەممەدیە، ماڵەکانی قەدیم فەرهەنگیان لە بەرامبەر ناڵەشکێنە و دەبیرستانی چواردەی جۆزەردان. بینەرانی خۆشەویست بە ئاگاداریتان دەگەیەنم کە ژمارەی 120 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بە چاپ گەیشتووە. ئێوە دەتوانن بۆ زانیاری زیاتر لەسەر ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات سەردانی ماڵپەڕی ئاسۆی ڕۆژهەڵات داتکام بکەن و بە وردی هەمووی بابەتەکان بخوێننەوە. لێرەدا چاوخشاندنێکمان دەبێت بەسەر ژمارەی 120 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات.
لە ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵاتدا لە لاپەڕەی یەکەم بابەتێک کە لە بەرچاوە پیلانی تێرۆریستی کۆماری ئیسلامی بۆ تەقینەوە لە ئۆردوگای کۆمەڵە پوچەڵ کرایەوە و دواتر سەروتاری بەڕێز ئەبوبەکر مودەرسی کوردی ڕۆژهەڵات لە ناو بەرداشی دوو داعشدا. لاپەڕەی دووی ئاسۆی ڕۆژهەڵات تایبەتە بە راپۆرت و ڕاگەیاندنەکانی کۆمەڵە. وتوێژی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی لەگەڵ دووچەوێلە سەبارەت بە بۆمڕێژکردنی یەکێک لە بارەگاکانی کۆمەڵە هاتووە. دواتر لە درێژەی مەحکومکردنی پلانە تێرۆریستیەکەی کۆماری ئیسلامی بۆ سەر کۆمەڵێکی دیکە لە حیزب و لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کوردستانی و ئێرانی پەیام و ڕاگەیاندنیان بڵاو کردووەتەوە. دواتر ڕاگەیاندنی سکرتاریەتی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە هەوڵی تێرۆریستی لە بارگای ناوەندی کۆمەڵە هاتووە. ڕاگەیاندنی حیزبی دموکرات هەدەکات سەبارەت بە هەوڵە تێرۆریستیەکانی ئەم دواییانە بۆ سەر ئۆردوگای کۆمەڵە. ڕاگەیەندراوی سازمانی خەبات سەبارەت بە چەند کردەوەی تێرۆریستی ڕژیمی ئاخوندی لە بەرامبەر هێزە تێکۆشەرە کوردستانیەکان. لاپەڕەی سەی ئاسۆی ڕۆژهەڵات هەیئەتی پارتی دموکراتی کوردستان سەردانی کۆمەڵی کرد، هەیئەتی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی کۆمەڵی کرد، هەیئەتێکی حیزبی شیوعی کوردستان سەردانی کۆمەڵیان کرد، وەفتێکی پەیوەندیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران سەردانی کۆمەڵیان کرد، هەیەتێکی حیزبی دموکراتی کوردستان سەردانی کۆمەڵیان کرد، حیزبی پارتی یەکێتی دموکراتی کوردی سووریە سەردانی کۆمەڵی کرد، پارتی دموکراتی پێشڤەڕۆی کورد لە سووریە سەردانی کۆمەڵی کرد، هەیەتێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان سەردانی کۆمەڵی کرد و درێژەی سەروتاری بەڕێز ئەبوبەکر مودەرسی هاتووە. لاپەڕەی چواری ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بابەتی سیاسی لە خۆگرتووە. بەڕێز مستەفا ساهیدی نووسێتیکە خەباتی گەلی کورد بۆ وەستانەوە دژ بە ڕژیم بە هەموو فۆرمەکانیەوە سەرڕای هەموو کێشەیەک کە بۆ ئەم خەباتە هاتوۆتە پێش هەر بەردەوامە و گەلی کورد بە ئێستاشەوە ئامادە نەبوون و نین ملکەتی ڕژیم بن و ڕژیمیش کوردستان بە ئەویترێکتر دەبینێت کە هەر کات هەوڵ دەدات ئەم ئەویترەوە سەرکوت بکات. خەڵکی کورد لە یەکەم ساتەکاندا خۆی لە تاقیکردنەوەیەکی قورسدا بینیوە و ئێستاش هەر لەو تاقیکردنەوەدایە. لاپەڕەی پێنجی ئاسۆی ڕۆژهەڵات بەڕێز ئەردەلان فەرەجی بابەتێکی لەسەر 28 گەلاوێژ بەرگری ڕەوای خەڵکی کوردستان لە یاسای نێونەتەوەی دانووسیوە. ئەردەلان فەرەجی دەڵێت ئەگەرچی بە وردبوونەوەی زۆرتر دەربارەی خاڵە ئاماژە پێکراوەکانی جارنامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان مەرجەکانی بەرگری ڕەوا زۆرتر و زیاتر ڕەهەند و ناوەڕۆکە داگیرکارانە و دەستدرێژی کارانەکەی هێرشی کۆماری ئیسلامی و لە بەرامبەردا ڕەوای بەرگری خەڵکی کوردستان دەردەکەوێت. بەڵام بێدەنگی ماناداری کۆمەلگای نێونەتەوەی لەو سەردەمەدا و لە ئێستاشدا جێگومانە. لە لاپەڕەی شەشی ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵاتدا بابەتێکی سیاسیە بەڕێز جەلیل ئازادیخواز سەبارەت بە تێرۆر ئامرازی دەسەڵاتە توتالیتەرەکان نووسیوێتی هێرشی هێزی تێرۆر و باڵادستانی توتالیتەر بۆ سەر کەسایەتی و مێژوو و کەلتور و هەموو بوونی گەلان و کەسایەتی و چین و بزاوتە ڕزگاری خواز و پەراوێزەکان دیارە کە چۆن لەم ڕێگەیەوە و لە ڕێگای شەڕی ڕەوانی بانگەشە بۆ نەکراو دەکەنە بەر پەلامار و هەوڵ دەدرێت هەموو سەرمایی ناسنامەیی و وشیاری نەتەوەی و ڕامیاری و کۆی پێکاتی جوانی ناسی و مێژوویان هەتک بکرێت. لاپەڕەی حوتی ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بابەتێکە لەسەر ژنان سروە فەتاحی بابەتێکی لەسەر بەشداری ژنان لە سیاسەتدا و خاڵە لاوازەکانی نووسیوە. سروە فەتاحی دەڵێت بە هاتنە نێو مەیدانی ژنی کورد لە سیاسەتدا دەنگی ئازادی خوازەی ژنان بەرز کرایەوە. ژنان خوازیاری بەشداری لە پرسە نەتەوەیەکانی خۆیاندان و دەیان هەوێ کە بگەنە ئاستی بڕیاردان و گۆڕان لە یاساکانی دژە ژندا پێک بهێنن. لاپەڕەی هەشتی ئاسۆی ڕۆژهەڵات بابەتی نێودەوڵەتیە. ئومید تاهری بابەتێکی لەسەر کۆماری ئیسلامی و تێرۆریزمی پۆستمۆدرن نووسیوە. ئومید تاهری نووسێتی کاتێکە دەوڵەتێک بۆ سەرکوتی ناڕازیانی ناوخۆیی یان بەهۆی بەشداربوون لە شەردا بە شێوازێکی یەکلایەنە یا بە هاوکاری وڵاتانی دیکە دەست ئەداتە تێرۆر و تۆقاندن بە ئەنجامی تێرۆریزمی دەوڵەتی تاوانبار دەبێت. لە لاپەڕەی نۆی ئاسۆی ڕۆژهەڵاتدا سامان ڕیشە ساحب بابەتێکی لەسەر 36 ساڵ جینایەت لە پێناو کەپکردنی دەنگ نووسیوە. سامان ڕیشە ساحب دەڵێت 28 گەلاوێژ وەک ڕۆژێک کە تێیدا بە دژی سەرڕۆیی نەتەوەی کورد فەرمانی جیهاد دەرکراوە دەبێت لەلایەن سەرجەم حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستانی ئێرانەوە گرنگی تایبەتی پێ بدرێ و وەکو ڕۆژی بەرخۆدان و بەرەنگاری نەتەوەیی پێناسە بکرێ. لاپەڕەی دەی ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بابەتی هونەریە جەمشید بەهرامی بابەتێکی لەسەر یەکەمین سینەما تێۆری سینەما لە ڕەوانگەی ئەفلاتونەوە نووسیوە. جەمشید بەهرامی نووسێتی کە لە سینەمای ئەفلاتوندا
ڕێکۆردکردنی دیمەنەکان بوونی نییە لەوانەیە جگە لە زەینی بەردەنگ کامێرا بێجوڵە دەبێت و نمایش بەهۆی جوڵەی دیمەنەکان لە بەرامبەر بە چاوگەی کامێرادا پێکدەن. لاپەڕەی 11 ئاسۆی ڕۆژهەڵات بابەتی ئەدەبیە ئەرسەلان چەڵەبی بابەتێکی لەسەر کافە کتێب لە ڕۆژهەڵاتی کوردستاندا نووسیوە. ئەرسەلان چەڵەبی نووسیەتی کە بوونی ئەو جۆرە بنکە و مەکۆیانە پێویستیەکی باش و بەکەڵکە بۆ کۆمەلگای ئێستای کوردستان کاریگەریەکی ڕاستە و خۆی هەیە لەسەر جوڵانەوەی هزری و ڕووناکبیری. هەروەها لە لاپەڕەی 11 بەڕێز جەلال هانیسی بابەتێکی لەسەر ئاوڵدانەوەی سوڕنا و دهۆڵی کوردی نووسیوە. لە لاپەڕەی 12 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات فەرانەگ ئەڵماسی بابەتێکی لەسەر ژنان و نەبوونی ئاسایشی کار نووسیوە. فەرانەگ ئەڵماسی دەڵێت یەکێک لە بنەڕەتی ترین گرفتی ژنان لەگەڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی یاسایی بوونی هەڵاواردنی ڕەگەزی و زوڵم لە ژن و مافەکانیەتی. هەر لە لاپەڕەی 12دا فەرانەگ ئەڵماسی بابەتێکی دیکەی لەسەر تیزاب پڕژاندن پاڵنەر و هۆکارەکانی نووسیوە. فەرانەگ ئەڵماسی دەڵێت دروستبوونی کۆدەنگیەک دژ بەم دیاردەیە ئەبێت بە هێزێکی گوشار دژ بە هەموو ئەوانەی لایەنگری کۆنەپارێزین و لە هەمان کاتدا ڕواندنەوەی ترس و دڵەڕاوکەیە لە ناو ژناندا بۆ ئەوەی ئەوان ناچار نەبن لە کونجی ماڵەوە بمێننەوە. لە لاپەڕەی 13دا فازڵ یوسفی بابەتێکی بە زاراوەی کەلهۆری نووسیوە ترۆرەگان جمهوری ئیسلامی ئێران دژوە ئۆپۆزیسیۆن ئێرانی و کورد. لاپەڕەی 14 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بابەتی کۆمەڵایەتی لەخۆ دەگرێت کۆماری ئیسلامی سەرچاوەی تێرۆر و ڕەشەکوژی. لاپەڕەی 15 ئاسۆی ڕۆژهەڵات فواد محەممەدی بابەتێکی لەسەر کاک سدیق هێمای سەرکردەیەکی شۆڕژگێر نووسیوە. فواد محەممەدی نووسیەتی کاک سدیق بە تێگەیشتنی دروست لە هەلومەرجی شۆڕژگێرانە و پێش لە دەستپێکردنی ناڕەزایەتی بەربڵاوەکان لە تاران بە ڕێخستنی مانگرتن لە پوشپەڕی 57 هەتاوی لە بەرامبەر دادگوستەری سنە و پاش بە توند و تیژی کێشانی ڕۆڵی پێشڕەوی خۆی وەکو ڕێبەرێکی شۆڕژگێر و دەست پێشخەری بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستان تۆمار کردووە. هەروەها لە لاپەڕەی 13دا ئاوردانەوەیەک لە مێژوو هاتووە. لاپەڕەی 16 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بابەتی کۆمەڵایەتی لە خۆ دەگرێت. ئیدریس پیری بابەتێکی لەسەر ناسین و جیاکردنەوەی ناوچەکانی هەورامان و بایەخی لە نووسیندا نووسیوە. ئیدریس پیری نووسیوێتی کە سنوورەکانی هەورامان لە بەشی کوردستانی ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتەوە شاری سنە و لە ڕۆژئاواوە ناوچەی شارە زووری عێراق و لە باکوورەوە شاری مەریوان و لە باشووری شەوە شاری جوانڕۆن. لاپەڕەی 17 ئاسۆی ڕۆژهەڵات هاشم عەلیوەیسی بابەتێکی سەبارەت بە سڕینەوەی شوناس و ناسنامەی نەتەوەیەک لە ڕێگەی ناولێنانەوە نووسیوە. هاشم عەلیوەیسی دەڵێت دەست نیشانکردن و هەڵبژاردننی ناو یەکێکە لە سەرەکیترین بەشەکانی شوناس و ناسنامە و پێناسەی گەلێکە لە ڕووی مرۆییەوە. ناساندنی کەلتور، زمان، بایەخە کۆمەڵایەتیەکان دەتوانێت خۆی لە ناو و ناسنامەی کەسایەتی، شوێن و ئاسەوارە مێژووی و کەلتوری و سیاسی و هەتت بێت. لاپەڕەی 18 ئاسۆی ڕۆژهەڵات مەهدی قودوسی سەبارەت بە کاک فواد ڕێبەری کردەوە بوو نووسیوێتی کاک فواد بێ هیچ دوودڵیەک بڕوای بە تاقە ماتریاڵی ئەو کاتی بزوتنەوەکە واتە گەلەکەی خۆی بوو. بڕیارەکانی سەرچاوەگرت و لە کۆی عەقڵیەتی گشتی و لە بەرچاوگرتنی کات، شوێن، چۆنیەتی، ماوە و هەڵسەنگاندنی دەستکەوتە کورت ماوە و درێژماوەکان دەردەکرد. هەروەها لە لاپەڕەی 18دا بیژەن قوبادی نووسیوێتی کاک سدیق پێش ئەوەی کە وەک کارکتەرێکی سیاسی و حیزبی دەربکەوێت کەسایەتیەکی جەماوەری و ئاڵقەی پەیوەندی خەباتی مەدەنی جەماوەری و خەباتی سیاسی و حیزبی بووە. لاپەڕەی 19 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بابەتی کۆمەڵایەتی لە خۆگرتووە. ڕێباز کەریمی بابەتێکی لەسەر 3 پیلان 1 سناریۆ نووسیوە. ڕێباز کەریمی دەڵێت مێژووی کۆماری ئیسلامی نیشانی داوە ئەم ڕژیمە لە دوای هەر دۆڕان و شکستێکی دەرەکی بە مەبەستی سەرپۆشدانان و پەردەپۆشکردنی شکستی خۆی سەرکوت و دمکوتکردنی دژبەرانی سیاسی ناوخۆیی پەیڕەو کردووە. لە کۆتایین لاپەڕەی ئاسۆی ڕۆژهەڵاتدا وێنەیەکی کاک فواد و هاوڕێیانیش بەچاپگەیشتووە کە نووسراوە شۆڕش بە بێ فواد سەر ئەکەوێ بەڵام بە بێ ئامانج و ورەی فواد سەر ناکەوێ. بینەرانی بەڕێز لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی پێکی کۆمەڵە. بۆ پەیوەندی گرتن لەگەڵ ئێمە دەتوانن سەردانی فەیسبووکی پێکی کۆمەڵە بکەن. تا دیداری دووبارە کات و ساتێکی خۆشتان بۆ هیوادارم.